هەفتانە و مانگانە دەسەڵاتدارانی هەرێم بە فڕۆکە تایبەتیەکانیان گەشتی وڵاتانی دراوسێ لەلایەک و وڵاتانی ئەوروپا و کەندا و لەلایەکی دیکەوە دەکەن و ئەو گەشتانەش هیچ ئاماژەیەکی حکومڕانی ڕەشیدیان تیانە. ئەگەر شارەزایان لە ڕابردوودا وتبێتیان گەشتکردن بۆ جوگرافیای دوور یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی معریفە و گەشەی کەسایەتی، ئەوە دەبێ ئێستا بڵێن گەشتی بەرپرسانی کورد هۆکارە بۆ زیادبوونی شارەزاییان لەبارەی شێوازی خواردنی قوتی هاوڵاتیان و هەڕاجکردنی سامانی سەرزەوی و ژێرزەوی هەرێمی کوردستان. بەرپرسانی گەورە و بچووکی پارتی وێکێتی وێڕای ئەوەی گەشتەکانیان بە نازناوی فەرمی و حکومیەوە دەکەن، بەڵام هیچ جۆرە شەفافیەتێک لە کارنامە و ئامانج و شێواز و میکانیزمی گەشتەکانیاندا بوونی نییە. خەڵکی کوردستان نازانن لە دیدارە تایبەتیەکاندا چی دەوترێ و نازانن بەناوی ئەوانەوە چ جۆرە پەیماننامە و ڕێککەوتنێکی درێژخایەن واژۆ دەکرێ، نازانن ڕێشمەی هەرێم لە دوای گەشتەکان بەرەو چه هەڵدێرێ ئاڕاستەکرێ. ئامانجی نهێنی گەشتی بەرپرسان هێندە بچووک کراوەتەوە، تەنانەت لە بەرژەوەندی حیزبیش دەرچووە و چووەتە چوارچێوەی بەرژەوەندی بنەماڵەیی و کەسیەوە. دەسەڵاتدارانی هەرێم بە چڕی کار لەسەرەوە دەکەن گەشتەکانیان بە گەورە پیشان بدەن، ماکینەی زەبەلاحی میدیایی دەخەنە کار و کەناڵە تایبەتی و کەسیەکانی خۆیان کۆڵان بە کۆڵانی وڵاتان هاوڵیانەکەن، نەک بربەست بۆ میدیای نارەکانیان دروستەکەن، تەنانەت لێدوان بۆ میدیای ئاڕاستە جیاوازەکەی حیزبەکەی خۆشیان نادەن. ئەگەر تەنها سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین، ئەوە دەردەکەوێ مەسرور بارزانی تەنها لە ماوەی 3 هەفتەی ڕابردوودا سەردانی وڵاتانی بەریتانیا، تورکیا، ئیمارات لەوێ شانشینەکانی شاریقە دوبەی ڕەسخەیمەی کردووە. چاودێران پێیان وایە بەرپرسانی هەرێم گەشتەکانی ئەوروپا وێڕای ئەوەی بۆ کەیفخۆشی و کات بەسەربردننی خۆیان بەکاردێنن، ئامان جیانەوێنەیەکی جیاواز و جوانکاری بۆ کرا و میکیاچکرا و لە واقعی هەرێم پیشانی دەرەوە بدەن و هاوکات هەوڵی تەواو بۆ کۆکردنەوەی پاڵپشتی دەرەکیەدەن بۆ مانەوە و درێژەدان بە حکومڕانی شکست خواردویان و لەو ڕێژدا لە هیچ سڵ ناکەنەوە و هەرچی پێویست بێت دەیکەنە قوربانی. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە گەشتی بەردەوامی بەرپرسانی هەرێم نەک هۆکار نییە بۆ بەرەو پێشبردن و پێشکەوتنی کەرتە جیاوازەکانی وڵات، بەڵکو هۆکاری سەرەکیە بۆ دڵخۆشی و حەوانەوەی خۆیان و هاوکات تەنگ پێ هەڵچنینی زیاتری هاوڵاتیان. هەر بۆیە ئەگەر هاوڵاتیان حەز بە چوونە دەرەوەی بەرپرسان نەکەن، ئەوە بێگومان حەز بە نەهاتنەوەیان نەکەن.